شێرێکەکە شێرکۆ بێکەس ئەمپراتوری وشە بۆ پێشمەرگەیەکی شەهید دەیڵێت بە نێوی ماڵاوایی. شێرەکە وەکو تابلۆیەکی وایە. بێنە بەر چاوی خۆتان ئەمەلیاتێکی پێشمەرگە کراوە، سەرکەوتنێکی گەورە بەدەستهاتۆ، پێشمەرگەیەک شەهید بۆ. ئەو پێشمەرگەیە دەچێتەوە بۆ دیەکەی خۆی، بۆ ئەو شوێنی زیێدی خۆی کە لەوێ بینێژن. چەند پێشمەرگە ئەم پێشمەرگە شەهیدە سواری پشتی وڵاغێکی دەکەن، لەگەڵ خۆیان دەیبن. هەورازی کوور پشتی شاخێکی بە عومرە بۆ پێشمەرگەدانەویوە. ئێوارەیە ڕێچکە و ڕیزی یەک لە دوای یەک بەرەو بناری ئەو دیوە. ئێوارەیە دەنگ هەر پڕمەی وڵاخێکە و ورکە بەرد و زیخی ژێر پێ بەسەر پەیژەی داونە بەردا ئەم کاروانە کڕوماتە سەردەکەوێت. بەسەر پشتی وڵاخەکەی پێشەنگەوە خەرمی شەهید دوو دەستی شۆر بەرەو زەوی. هۆ پچکی قشوڵاوی، ئەمە زامێکی تازەیە و وێی نەکەوی. ئێوارەیە خۆر وێنە کێشێکە لاواز بە ئاستەمێک زەردە ڕەنگێک دەدا لە یاڵی خوێناوی وڵاخ و ئینجا ئیتر چاو یەکدەنی. هۆ شەماڵی تۆزێ بزێ و هەلەمەکە و ئاگات دێبێ با کاکۆڵ و خژی ڕەشی نەئاڵۆزکێ. ئێوارەیە لوتکە هەوری چەترێکی بەنزمی لەسەر سەری خۆی هەڵداوە کە گەیشتە سێبەرەکەی بەو هەورە تەنیایە بڵێن نمە نمە با ببارێ مل هەڵبڕن سووک پێی بڵێن شەهیدێکیان لەگەڵدایە دەچێتەوە بۆ دێکەی خۆی لەوێ بنوێ. شەهیدێکە و تینوویەتی و ئاوی دەوێ. شەهیدێکە و تینوێت و ئاوی دەوێ. بڕوانە شایە چۆپیە لەو ماڵە گوێ بگرە دەهۆڵە زوڕنایە شەمشاڵە زەرد و سوود تێکەڵاون ژنوپیا و هەرایە لەم لاوە هەر هاڕەی هەیاسەی تۆنایە زەرد و سوود تێکەڵاون ژنوپیا و هەرایە بڕۆین دەست بگرین بە کامی دڵدا